پێغەمبەری خوا فەرموویە صلی الله عليه وسلم یەکەم ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزان کە هات لە یەکەم شەو ڕۆژەوە وفتحت أبواب الجنة فلم يغلق منها باب هەموو دەرگاکانی بەهەشت دەکرێتەوە کەواتە دیارە پێشتر داخراوە هەتا ڕۆژی قیامەت وا دەرەکەی ظاهیرن بەس ڕۆژی قیامەتش کە ئەهلی بەهەشت دەڕۆن وفتحت أبوابها دەرگاکان کراوەتەوە لەسەر پشتە پێغەمبەری خوا فەرموویە صلی الله عليه وسلم ئەو کەسانە با بزانن کە بە ڕۆژوو دەبن دەرگاکانی بەهەشت هەمووی دەکرێتە سەر پشت یعنی خوایەک ئەوەندە بە ڕەحم بێ لەم مانگە پیرۆزەدا دەرگاکانی بەهەشت بخاتە سەر پشت دەیەوێت تۆ لە بەهەشت مەحرومکە نەبەخوا مەگەر خۆت مەحرومکەی خوای گەورە ناوێت لە بەهەشت مەحروم بی دەرگاکانی بەهەشتت بۆ دەکاتەوە دەی دەرگای بەهەشت لەسەر پشتە ئەو کەسەی بەتەمای بەهەشتە با بە ڕۆژوو بێ ئەو کەسەی بەتەمای دڵخۆشی قیامەتە با بە ڕۆژوو بێ دەرگای بەهەشت لەسەر پشتە بۆ ئەو کەسەی کە هەوڵی بۆ ئەدا بۆ ئەو کەسەی کە ماندوو دەبێت کەواتە خوای گەورە ئەم ڕۆژووی لەسەر ئێمە دانا و بۆی بمان خاتە بەهەشتەوە کەواتە ئینشاءالله دڵخۆش بە ژەمێکەمتر نان دەخۆی بەڵام لە دوو ژەمەکەیتر لە لانەی حەقی لێ بکەیتەوە بۆیە دڵخۆش بە خەمبار مەبە خوای گەورە ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزانی لەسەر ئێمە فەرز کردووە بۆی لە ڕۆژی قیامەتە ڕۆژوو ببێتە شەفاعەتکار و تکاکار بۆمان لای خوای گەورە هەمووی بەرژەوەندی خۆمانی تێدایە هەمووی لە مەسلحەتی خۆماندایە